ڕەمەزان ڕەحمەتە بەڵام ئەوان کردیان بە زەحمەت. ڕووداوێک ئەمڕۆ لە نەحەی پردێ ڕوویداوە لە کاتی گەڕانەوەی کرێکارانی شارەوانی بە ئۆتۆمبیلەکەیان لەسەر ڕێگا تووشی ڕانەمەڕێک دەبن ئیدی شۆفێری ئۆتۆمبیلەکە دەست لەسەر هۆڕندا دەگرێت بۆ ئەوەی مەڕەکان بەردەمی چۆڵکەن و زوو بڕوات وا دیارە لە ئیش گەڕاونەتەوە و بەڕۆژونە و تێنون بەڵام شوانەکە دێتە بەردەمیان و تووڕە دەبێت دەڵێ خۆمەڕەکانی شمڕۆ لەبەرن بۆ ئاوادایان ترسێن و بۆیە دەبێت بە شەڕ و دەمەقاڵێ و هەر پێش ئەوەی دابەزن شوانکارەکە گۆچانێک دەکێشێت بە جامی ئۆتۆمبیلەکەدا و دەیشکێنێت دواتر دادەبەزن و شەڕ و دەمەقاڵە ڕوو دەدات شوانکارەکە بە هاوکاری دوو کەسی تر دەکەوێتە سەر و گوێلاشی ئەو کریقارانە و چوار کەسیان لێ بریندار دەکات بە پێ و دیمەنانی کە بۆ ئێمە نێردراون سەریان قاچیان دەستیان بریندار بوو و دواتر ڕەوانەی نەخۆشخانە کراون. ئێستا سکاڵای یاسایی لە دژی و شوانکارە و هاوکارەکانی کراوەتەوە کریقارەکانیش دوای وەرگرتنی چارەسەر نەخۆشخانەیان جێشتووە هەرچەندە ئەم ڕووداوە لایانی قانونی وەرگرتووە بەڵام وا پێدەچێت لەژێر کاریگەری بە ڕۆژبووندا بوون لە کاتدا مانجی ڕەمەزان مانجی ڕەحمەت و لێبوردەیی و ئارامی و دڵنەواییە بەڵام هەندێک جار ئەو شتانە شتێ دەکەوێت.